ئەو شەوەی موسڵمانەکان کریستیانەکانش لە سنووری دارەی سەربەخۆی سۆران بوونیان هەیە و پێک کاتەیەکی هەمەڕەنگن لەگەڵ موسڵمانان بۆ یەکەمین جار ڕێکارە ئاینی و دینیەکانی کریستیانەکان لە سنووری دارەی سەربەخۆی سۆران لە ڕێگەی زاری کرمانجیەوە بینەری بە لەگەڵمان بن. قەشە ئێترۆن یۆنان داوت قەشەی دیانە و هەودیانە بەدیان ینی دارەی سەربەخۆی سۆران بەخۆ دەزانن ئەمە کە سێ کەنیسەمان هەیە لە ئیدارەی سەربەخۆی سۆران دیانە و کەنیسەی هەودیان و کەنیسەی بێدیان مەراسیممان هەیە لەسەر هەر سێ کەنیسەی مەراسیمی قداس یان مەراسیمی گەورە کە ئەوانە هەر یەکشەممان هەیە لە دیانە مەراسیمی پێ دەکەین لە ساعت 8 سپێدە حتا ساعت 9:30 جمعە هەمیشە دەچنە هەودیان یان دەچنە کەنیسەی مارگیۆرگیس لە گوندێ بێدیال ڕۆژانە هەر نوێژمان هەیە ساعت 4 ناقوسی کەنیسەی دەلێدت ئەوە کە هەشیاربوونی خەلکی ئێمە کە نوێژمان هەیە ئەوەیە کە خەلکی خۆ حاضر بکێتەوە بهێتە ماڵی خوا نوێژی خۆ بکێت و ئیتیساڵی بینی ئێمە و بینی خوا هەبیت ساعت 4:30 نوێژ دەست پێ دەکەت ئەوانە کە ڕۆژانەیە ڕۆژەی شەموو فەرقی هەیە لە هەموو ڕۆژێ دی ڕۆژی شەموو ڕۆژێکی گەورەیە لێن ئەمە ئیمانمان هەیە کە ڕۆژی یەکشەم ڕۆژێت قیامەتە کە عیسەی نوران لە قەبری چوویتە ئەسمانی لەبەر ئەوە ئەمە ڕۆژێکی خاصمان هەیە ئەوژی ڕۆژێکی ڕۆژی شەمیە شەموو نوێژێمە دەست پێکێت ساعت 4:30 حتا 5:10 دقه 5:04 تقریبا ئەوها ینی ئەو تاخیر دەبیت 45 دقه بەس شەموو ئەوهایە ڕۆژێ دینا نیو ساعتە ڕۆژانە لە دیانە و هەودیان و بێدیال لە دیانە تقریبا زیاتر لە 165 عائلەمان هەیە لە گوندێ هەودیان تقریبا 35 عائلەمان هەیە ئەوانە بلی ئەوانە لە هەولێر هەر ڕۆژەی جمعەی دێنەوە تقریبا دەگەنە 5 عائلە لە گوندێ بێدیال 7 عائلەمان هەیە.